لە ماوەی چەند هەفتە و مانگەکانی ڕابردوودا لەگەڵ زیادبوونی گرژی و ململانە ناوچەیەکان لە نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل هێرشەکانی ئێران بۆ سەر حەزبە کوردیەکان لە هەرێمی کوردستان زیادی کردووە. کاران حەزبەکان بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و بەشداری چالاکی ئەمنی دژ بە کۆماری ئیسلامی تۆمەتبار دەکا. بەڵام لایەنە کوردیەکان ئەم تۆمەتانەیان ڕەت کردوێتەوە و پێداگری لەسەرەوە دەکەن کە هیچ ڕۆڵێکیان لەم شەڕەدا نەبووە. لەلایەکی دیکەوە بەشێک لە چالاکوانان ڕەخنە لە حەزبەکان دەگرن و دەڵێن لە کاتێکدا کۆماری ئیسلامی ڕوبەڕووی ئاستەنگی ناوخۆیی و دەرەکی بووەتەوە ڕێوشوێنی کردەوی و سەربازی دژ بە حکوومەتی ئێران ناگرنە بەر. بەڵام ڕێبەرانی حزبەکان دەڵێن بەبێ هەلومەرجی گونجاو و بەبێ دڵنیابوونەوە لە لاوازبوونی جددی پێکاتەی دەسەڵات لە ئێران چوونە ناو ڕوبەڕووبوونەوەی سەربازی دەتوانێت تێچوی قورسی بۆ خەڵکو و هێزەکانیان هەبێت. جا ئەم ناکۆکیە پرسیاری گرنگی لەبارەی ڕۆڵ و استراتژی و داهاتوی ئۆپۆزیسیۆنی کوردی وروژاندووە. لەبارەی ئەم پرسەوە لەگەڵ کاوە ئاهەنگەری شرۆفەکاری سیاسی قسە دەکەین. کاکاوە وەک ئاماژەم پێدا ئێران بەردەوامە لە تۆمەتبارکردنی لایەنە کوردیەکان بە هاوکاری لەگەڵ مۆساد و ئەمریکا و ئەمەش لە کاتێکدا یەکە لایەنەکان ئەم جۆرە تۆمەتانە ڕەتەکەنەوە. بەڕای ئێوە ڕیشەی ئەم تۆمەتانە چییە؟ بەڕاستی تاران ئەم لایەنانە بە هەڕەشێکی جدی دەزانێت یا مەبەستی دیکەی هەیە؟ وێرە سڵاو لە خۆت بەفراخانم و هاوکاران و بینەران و بیسەرانی عزیز. زۆر جار لە کەش و هەوایەکی ئاوەدا دوژمنی هاوبەشیش دێتە پێشێ. لە مێژووی چەندەی ڕابردوودا بۆ نمونە کاتێک کە کۆماری ئیسلامی شەڕێکی داسەپاوی بە دژ کووردا دەست پێ کرد و کورد بە ناچار کەوتە نێو ململانێ و شەڕێکی نظامی و جەبهەیی لەگەڵ کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە عێراقیش لە شەڕ لەگەڵ ئێراندا بوو، کۆماری ئیسلامی ببووە دوژمنی هاوبەشی ئۆپۆزیسیۆنی کوردی و دەوڵەتی عێراقیش. بەڵام هیچ بەڵگەیەک لێرەدا وجودی نییە کە بۆ نمونە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەستە چیلە و ئەبزاری دەستی حکوومەتی عێراق بوو بێن یا تەنانەت لە سەفی سپای عێراقدا بە دژی کۆماری ئیسلامی گولەیەکیشان تۆقان بێتەوە. ئەوەی کە کۆماری ئیسلامی هەر لە ڕۆژی دامەزرانیەوە لە بەردی بناغەی دامەزرانیەوە دروشمی نابودکردنی یا نەمانی ئیسرائیلی کردوتە دروشم و بە میلیاردها دلاری لە سەروەت و سامانی ئەو خەڵکە سەرف کردو بۆ دژایەتی مەوجودیەتێک بوونێک بە نێوی ئیسرائیل بەدەیان گروپی تۆرۆریستی یا دروست کردووە یان بەهێزی کردوون وەکو حیزبوڵڵا و حەماس و ئەوانە کەوا بوو ئەو شەڕێکە لەگەڵ ئیسرائیل هەیەتی بەر لە دامەزرانی، ینی نکتەی گرنگ ئەوەیە بەر لە دامەزرانی ئیسرائیل کە لە 1948 دامەزراوە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورد لە ئێراندا بوونی هەبووە و تەنانەت حیزبی دموکراتی کوردستانی ئێران 3 ساڵ پێش دامەزرانی ئیسرائیلیش هەر هەبووە و لە دامەزرانی و پێش لە دامەزرانی حیزبی دموکراتیش کە 3 ساڵ ژێکاف بووە خەبات بە دژی حکوومەتی ناوەندی لە ئێراندا لەلایەن کوردەوە هەربوونی هەبووە. ئەوە بوو ناتوانین خەبات و تێکۆشان و بەرخودان و قوربانیدانی کورد لە ئێراندا بە دژی حکوومەتی ناوەندی چ لە زمانی شادا چ لە ئێستادا بینین پەیوەستی بکەین بە بوونی وڵاتێکی دیکە یا دوژمنیەکی سەرەکی کۆماری ئیسلامی کە ئیسرائیلە. من پێم وابێ ئەمانە زیاتر بیانون و بیانون بۆ زەربەلێدان لەو بزوتنەوەیە، بۆ بۆمبارانکردن، بۆ ئیعدامکردن، هەڵاواسین، شکەنجەگرتن، ڕەشبەگیر و غیرە و ئەو جۆرە شتانەیە کە زیاتر بەهانە دەداتە دەست کۆماری ئیسلامی و وەک بیانوویە کەڵکی لێوەردەگرێدەنا نا فەلسەفەی خەبات و تێکۆشان و بەرخودانی کورد لە ئێران، نەک زمانی دامەزراندنی یا دەستپێکردنی ئەو بزوتنەوەیە، نەچەند و چۆنی دەستپێکردنی ئەو بزوتنەوەیە لەو چەندین دەیەدا هیچ پەیوەندێکی بە ئیسرائیلەوە نییە و باوەڕێژ ناکەم کە ئیسرائیل مەبەستی ئەوە بێنێ کورد بکاتەوە. دڵنیام ئاگاداری با بڵێ ڕەخنەگران و چالاکوانانی ناو سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە کە باز لەوە دەکەن، ئەوان دەڵێن کە ئۆپۆزیسیۆن بوون کاتێک مانای هەیە
کە ئۆپۆزیسیۆن بتوانێت لە ساختە وەختە گرنگەکاندا ڕۆڵێکی کردەیی بگێڕێ. ئەگەر حیزبە کوردیەکان ئەمڕۆ هەنگاو هەڵ نەگرن، ئایا ئەو ڕخنانە کە ئەدرێتە پاڵیان دروستە کە دەڵێن حیزبەکان زیاتر چاودێری پێشهاتەکانن تاوەکو ئەکتەرێکی کارە؟ ئەمە تا چەند ڕاستە؟ دەتوانم بڵم هەم ڕاستە هەم تەواو نییە، ینی ڕاستەکەی ئەوەیە ئەوە قسەی ئەمن نییە، قسەی مەسەلەن بۆ نمونە بەڕێز کاک مستەفا هیدری سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە کە تازە چەند جاری ئەوەی باس کردو کە کۆماری ئیسلامی لە ئەو پەڕی لاوازی و لەرزۆکی خۆیدایە دەیکەوا بوو کە کاتێک سکرتێری حیزبی دموکرات و گەورەترین حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان باوەڕی وایە کە کۆماری ئیسلامی لە ئەو پەڕی لاوازی خۆیدایە کەوا بوو زیاترین دەرفەتیش هەیە بۆی کە ئەو حیزبە و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەکتێک بکەن، کارێک بکەن، بەرنامەیەکیان هەبێ بە جوورێکی دیکە مامەڵە لەگەڵ ئەو وەزعیەتە بکەن. ئەوە تا ئێرەی ئەوە دەسەلمێنێ کە ئەم ڕەخنانەش بەشێکی لەسەر جێگای خۆیەتی کەوا بوو وەختێک کە ئەم حاڵەتە هاتووتە پێشێ، بەڵام تۆ هەر پەسیبی هەر کارێک ناکەی کەەوە بۆ ڕەخنانە لە جێگای خۆیانە. بەڵام بۆ نەهێشتنی کۆماری ئیسلامی، بۆ تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی، ڕۆخاندنی کۆماری ئیسلامیش هەندێک شت پێویستە کە ئێمە ناتوانین تەنیا بێنی لەسەر قووە و هێز و لایەنی کوردی ئەو شتە هاوتوێ بکەین، ینی دەمەوێت. بەڵام ئەگەر ئەمە دەمان هەوێ یان بەسمان ئەوەیە کە کۆماری ئیسلامی نەمێنێ، کوردستان ڕزگار بێ، کورد بە تاقیتەنێ ناتوانێت کۆماری ئیسلامی بڕۆخێنێ و کوردستانیش تەنیا بە کورد ڕزگار ناکرێ، ینی ڕزگاربوونی کوردستان و ڕۆخاندنی ئەو ڕژیمە هەندێک شرایط و بارودۆخ و هەندێک یارمەتی و هەندێک بارودۆخی ناوچەی و ئەوانەشی دەوێ هەر بۆ نمونە لە دوو مانگی ڕابردوودا کە قەرار بوو پلانێکە بوو بۆ هێرشکردن لە ڕووی زەمینیەوە بۆ نێو ئێران، بەڵام دیتمان کە پرێزیدنت ترامپ ئەو هێرشەی ڕاگرت. جایدێمە کارمان بەڕاستی ئەوەی کە ئەو هێرشە ڕاگیراوە باش بۆ یا خراپ بۆ کارمان بۆ نیە، دەمەوێت بە ئەوەکو فەکتێک بێنمەوەکەوە بوو فاکتۆرێکی دیکە بەنێوی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەسێک وەکو سەر کۆماری زەهێزترین یا گەورەترین و بەهێزترین وڵاتی دنیا لە گۆڕەدا هەیە کە دەتوانێت لەسەر چەند و چۆنی پێشهاتەکان کاریگەری هەبێ، ینی کورد بە تاقیتەنێ فاکتۆری ئەو مەیدانە نییە. باشە کاکاوە، وەک ئاماژەت پێکرد زۆر شت با بڵێن لە ئەوەی کە دەڵێ کە گرنگە لەوەی کە هێزەکان هەنگاو هەڵبگرن یانە، بەڵام دەمێ بزانم ئەم بیانوە یا ئەم قسانەی کە بەشێک لە ڕێبەرانی حزبەکان باسی دەکەن کە دەڵێن هاوسەنگی هێز هێشتا ئەگەر با بڵێن لە قازانجی کۆماری ئیسلامیایە لانیکەم تەنانەت ئەڵێن لە ڕووی نظامیەوە دەتوانێت شکست و با بڵێن سەرکوتێکی بەربڵاو دروست بکە ئەگەر بێت و کردەی سەربازی لەلایەن حزبەکانەوە ئاراستەی بکرێت. بەڕای جەنابەت ئەمە زیاتر وەک ئەوەی جەنابیش داماژەت پێکرد، ئەمە زیاتر حساباتێکی واقعیە کە ئەم حزبانە دەیکەن یان وەکو جۆرێکە لە محافزەکاری سیاسی؟ ڕاستیەکەی هەردووکیانە. ئەگە ڕاستیت لە من دەوێ تێگەیشتنی من ئاوایە، من بەرپرسی لێدوانی خۆمم، ئەم پێم وابێ هەم محافزەکاری و کەمە خراپتر یا ئەولاتری محافزەکاری کەمکاری و هەندێک ناشیگەریشی تێدایە، بەڵام هەندێک محاسباتی دقیق و واقعیشی تێدایە. من بەشێکی ماماژە پێکرد لە پرسیاری پێشودا کە کورد بە تاقیتەنێ ناتوانێت ڕوو بەڕووی کۆماری ئیسلامی بێتەوە یا هێزەکانی کوردستانی بە تاقیتەنێ ناتوانن ئەو کارە بکەن، کەوا بوو دەبێ بزوتنەوەیەکی بەرفراوان و سەراسەری هەبێ، دەبێ ئالیانسێک یا بڵێن ئێئتلافێک هاوپەیمانیەک لە نێو هێزەکانی ئێرانیدا لە سەراسەری ئێران هەبێ و دەبێ هەوڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆتایی دەگەڵ کۆماری ئیسلامی لە ئاسی سەراسەری و لە چوارسوچی ئێرانەوە ئەو هێرش و ئەو ڕوبەڕووبوونەوەی دەست پێ بکەن، نەتەنیا لە کوردستانەوە. بەڵام محافزەکاری و بگرە کەمکاری و ناشیگەریشی تێدایە. ئەوە چییە؟ ئەوەش ئەوەیە کە ئەمە چەند جارە دەرفەتێک بۆ بزوتنەوەی سیاسی کورد لە ئێراندا هەڵدەکەوێت کە ڕێبەری ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکات، ڕێبەری بزوتنەوەی ڕزگاری خوازانە و شۆڕجێرانی گەلانی ئێران بکەن، بەڵام ئەو کاریان نەکردووە.
هەر بۆ نمونە لە شۆڕشی ژینادا ئەو دەرفەتە هاتە پێشێ، بەڵام هەندێک سێلیبریتی ئەو دەرفەتیان لە ئەحزابی کوردستانی ئەستاند. ئەمە خەتای ئەحزابی کوردستانی و ڕێبەری ئەحزابی کوردستانیە. یا بۆ نمونە لەو شەڕی دواییدا شەڕی 12 ڕۆژەکەدا چ ئەو شەڕە 40 ڕۆژەیەدا و چه ئەحساکەش هەر لەو حاڵەتەدا گەورەترین دەرفەت بۆ ئەحزابی کوردستانی خۆڵخاوە کە ڕێبەری بزوتنەوەی سیاسی بکەن لە ئاستی ئۆپۆزیسیۆن بکەن لە ئاستی ئێرانیدا بۆ ڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ پێکێنانی ئالتەرناتیڤ و ئێعتلافێک بەرەیەک لە نێو هەموو هێزەکاندا، بەڵام نایکەن کەوا بوو ئەلێرەدا من حتا پتر لە محافزەکاری پێناسە دەکەم، زۆرتر بە کەمکاری و ناشیگەری پێناسە دەکەم. باشە، وەکو دوایین پرسیار کاکاوە با زۆر لە کاتی جەنابیشت نەگرم، ئەگەر لایەن ئەم لایەنانە یعنی ئەم هێزانە نا نیازی ئەوەیان هەبێ بچنە ناو شەڕەوە و نا نیازی ئەوەشیان هەبێ کە چالاکیەکی بەرفەراوانیان لە ناوخۆی ڕۆژهەڵاتە با بڵێم هەبێ، پرسیاری بنەڕەتی ئەوەیە ئستراتیژی ئەوان بۆ کاریگەربوونیان لە داهاتووی سیاسی ئێرانە چییە؟ من پێم وایە وەڵامی ئەو پرسیارەی بەڕێزت لە مخەیلە و مێنتالیتە و چۆنێتی ڕوانینی نەسلی زیاددایە. لەوانەیە ئێمە ئەوانەی کە تەمەنمان لەسەر هەیە کەمێک بە ئێرق و عەلاقە و بە تەعەسسوب و لایەنگریەوە پشتیوانی لە کەسێک یا حیزبێک بکەین، بەڵام من پێم وایە نەسلی زێدی کورد، نەسلی زێدی ئێرانی لەوە گوزەراوە کە چێ تەمەنی چەندە، چێ چەند ساڵە حیزبایەتی دەکات، کام حیزب چەند ساڵە هەیە یا چەندەی هەزینە داوە. ئەمن پێم وایە نەسلی زێد، نەسلی نوێ، نەوەکانی نوێ چ لە کوردستان و چ لە بەشەکانی دیکەی ئێران زۆرتر باوەڕان بە ئەو ئەکت و بەو پرۆژانە هەیە کە لە حاڵی ئێستاکەدا دەتوانێت داهاتوو یەک مسۆگەر بکە و داهاتوو یەک بنووسێتەوە، داهاتوو یەک دروستکە، نە ئەو مێژووی کە لە ڕابردوودا بووە. بۆیە من پێم وایە ئەگەر ئەو حیزبانە نەتوانن هەنگاوی جددی هەڵبێنن و نەتوانن پلانێکی چەند ڕەهەندی چەند وەجهی بۆ ڕووبەڕووبوونەوە لە کۆماری ئیسلامی چ لە ئاستی کوردستاندا چ لە ئاستی ئێراندا دابڕێژن و ڕۆڵێکی کاریگەری مەیدانیان لە سڕینەوەی ئەو ڕژیمە و نەجاتدانی ئەو خەڵکە نەبێ، من پێم وانەیە نەسلی نوێ تەنیا بە پشت بەستن بە بەهاکانی ڕابردوو یا بە ڕابردووی حیزبێک یا تەمەنی کەسێک بێنن متمانەی پێ ببەستن و دەستەڵاتی هەر ئاوا بەڕاحەتی بدەنە دەستی کەوا بوو. ئەگەر ئەو حیزبانە لەو حاڵەتەدا بمێننەوە، من پێم وایە لە داهاتوودا تووشی قەیرانی مەشروعیەتێکی زۆر جددی دەبن و ئیمکانی ئەوەی کە ئەوان بتوانن دەستەڵات بەدەستەوە بگرن بۆ ماوەیەکی زۆر لەوانەیە بە شێوەیەکی کاتی بۆ ماوەیەک، بەڵام بە شێوەی درێژخایەن بە نەزەری من ممکن نییە لەلایەکی دیکەوە پێم وابێ ئالتەرناتیڤی لە نێو ئەو خەڵکەدا و لە نێو ئەو نەوە نوێیەدا دەست سەر هەڵدەدا و جێگرەوەی ئەو حیزبانەش دێتە گۆڕێ و ئەوانن کە سوکان و فەرمانی سیاست بەدەستەوە دەگرن و کۆمەڵگا دەبەنە پێشێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاوە ئەنگەری شرۆفەکاری سیاسی کە بەشدار بوون لەم گفتوگۆیەدا. سپاس بۆ ئێوەش.